خۆشەویستی دووڕەهەندی بۆ ئەوەی بەخواسی خوددا بژین دەبێت نەک هەر یەکترین قبوڵکەین بەڵکو ئامۆژگاری یەکترینیش بکەین. ئەم بنەمایە بە خۆشەویستی دووڕەهەندی دەناسین، چونکە دووشت هەنکە پێکەوە کار دەکەن. یەکەمیان قبوڵکردن. ئەمە یەکتر قبوڵ دەکەین و ئەمەش ئەوەیە کە پۆلیسی نێردراوی خوددا لە نامەکەیدا بە درێژی باسی کردووە. لاوازەکان بە هێزەکان یەک لە یەکتر قبوڵ بکەن. بەڵام لە درێژەدا بۆمان ڕوون دەکاتەوە کە پێویستمان زیاتر بەوەیە لە قبوڵکردن نابین. پێویستە ئامۆژگاری یەکتر بکەین. پێویستە سەرچاوەی ڕێنمایی و پەروەردە بین بۆ یەکتر. هەروەها لەم بەشەدا دەبینین پۆلیس کە لە باسەکەدا فراوانی دەکاتەوە. دوو چەمکمان هەیە کە هاوشێوەی ئەم دوانن: قبوڵکردن و ئامۆژگاریکردن. پێکەوە ڕۆما بەشی 15 ئایەتی 7 باب خوێنینەوە کە دەڵێت بۆیە هەر وەک چۆن مەسیح پێشوازی لێکردن، ئێوەش بۆ شکۆمەندی خوددا پێشوازی لە یەکتر بکەن. هەروەها وشەی بۆیە بۆ مانایەیە کە لێرەدا ئەو لەسەر بیرۆکەی بنیادنان دەڵێت کە پێشتر وتوێتی و هەموو ئەم بیرۆکەیە باسی ئەوەی دەکرد کە چۆن بە وردی پێویستە یەکتر قبوڵ بکەین وەک ئەوەی کە مەسیح ئێمە قبوڵ کردووە. بەشی دووهەمی دوانەکە لێرەدا ئامۆژگاریکردنی یەکترە. ڕۆما 15 ئایەتی 14 دەڵێت خوشک و براکانم، خۆم دڵنیام کە ئێوە پڕن لە چاکە، پڕن لە زانیاری، تواناتان هەیە ئامۆژگاری یەکتری بکەن. هەروەها بەکارهێنانی زاراوە یەکتر زۆر جار لە سەرەتای ڕۆما بەشی 12 بەدواوە دووارە دەبێتەوە. دەگەڕێنەوە بۆ ڕۆمای 12 بۆی ببینین بزانین ئەڵێ چی. لە ڕۆما 12 ئایەتی 5 باسیەوە دەکات کە ئەندامی یەک جەستەین. ئێمەش بە هەمان شێوە هەرچەندە زۆرین بە یەکبوون لەگەڵ مەسیح ئەندامی یەک جەستەین و هەر ئەندامێک پێویستی بە ئەندامەکانی دیکەیە. بۆمان ڕوونەکە لە ناو بناغەیەکدا دادەنێت کە ئەو چەمکانەی دیکەی لەسەر بنیاد دەنێت کە ناکۆکێکی گەورەیان لەسەرە. لەسەر بنەمای ئەم چەمکە دەربڕینێکەیە کە دەڵێت یەکترین. باسی ئەم چەمکانە دەکەین. ئێمە شوێن یەکترین دەکەوین. دواتر دەچینە ئایەتی 10 لە بەشی 12. بە خۆشەویستی برایانە بە دڵ یەکترینتان خۆش بوێ. ئەو شە یۆنانی لێرەدا بەکارهێنراوە فیلادەلفیایە. ئەویش لە دوو بەش پێک دێت. فیلیۆ لە ئاستی سۆزداریدا واتە خۆشەویستی و دلفیۆ بە واتای برایەتی دێت. خۆشەویستی برایانە پێویستە بە قوڵی بیر یەکترمان خۆش بێت و بیر لەوە بکەینەوە، چونکە ئێمە خوشک و براین، واتە ئێمە خێزانێکین. لە بەشی دووەمی ئایەتیدا بەم وشانە بەردەوام دەبێت و دەڵێت لە خۆتان زیاتر ڕێز لە یەکتری بگرن. و دواتر دەبینین کە دیاری دەکات چۆن لاوازەکان پێویستیان بە ڕێزگرتن لە بەهێزەکان هەیە و بەهێزەکانیش پێویستە بە ڕێزگرتن لە لاوازەکان خۆیان بەرز بکەنەوە. زەمینە بۆ ئەو خۆش دەکات کە دواتر قسە لەسەر بابەتگەلێک دەکات کە مشتومڕ و ناکۆکییان لەسەر هەیە. جارێکی تر کە دەربڕینی یەکتر بەکاردەهێنین لە بەشی 13 و ئایەتی 8 دەبینین سەبارەت بە خۆشەویستیمان بۆ یەکتر دەڵێت بە هیچ شتێک قەرزاری کەس مەبن، چونکە ئەوەی کە یەکترینتان خۆش بوێ، چونکە ئەوەی کە خەڵکی دیکەی خۆش بوێ شەریعەتی هێناوەتە دی. هەروەها وشەی خۆشەویستی کە لێرەدا بەکار هاتووە ئاگاپەیە. هەمان جۆری خۆشەویستی کە باسی دەکات کاتێک دەڵێت لەبەر ئەوەی خوددا ئەوەندە جیهانی خۆشویستووە تەنانەت کوڕەتاقانەکەی خۆی بەخت کرد. ڕامانی سپادوو کە یەکترمان خۆش بێت وەک ئەوەی کە مەسیح خۆشەویستین. بە هیچ شتێک قەرزاری کەس مەبن جگە لەوەی یەکترتان خۆش بێ، چونکە ئەوەی خەڵکی خۆشویستووە شەریعەتی هێناوەتە دی. ئایا دەتوانین ببینین کە چۆن چەمکی یەکتر بەکار هاتووە لێرەدا؟ بەڵام هێشتایی کۆتا نەهاتووە. ئەگەر بچینە سەر ڕۆما بەشی 15 و ئایەتی 5 دەبینین کە ئامۆژگاریمان دەکات بە یەکگرتووی لە یەکتردا. دەڵێ با خودایدان بە خۆداگرتن و هاندان لە نێو خۆتان ڕێکەوتنی بیرڕاتان بدات. و لێرەدا دەربڕینەکە بە زمانی یۆنانی هەمان یەکترە و واتای ئەوەیە گرنگی بە یەکتر بدەن. دەڵێت بە گوێرەی بیری عیسای مەسیح. لێرەدا ئەم دەستەواژانە دەبینین کە پەیوەندیان بە هەمومان و بە یەکترەوە هەیە. بەڵام لە درێژەدا ئەم چەندکە دوانەیەمان بۆ ڕوون دەکاتەوە و یەکسەر دەربڕینی یەکتر بەکاردەهێنێت. ڕۆما بەشی 15 ئایەتی 7 دەخوێنینەوە کە دەڵێ بۆیە هەر وەک چۆن مەسیح پێشوازی لێکردین، ئێوەش بۆ شکۆمەندی خوددا پێشوازی لە یەکتر بکەن. پرسیارەکە لێرەدا ئەوەیە کە مەسیح چۆن قبوڵی کردوین؟ شێوەی قبوڵکردنی مەسیح بۆ ئێمە چۆنە؟ ئایا قبوڵکردنەکە مەرجدار بوو؟ قبوڵت دەکەم ئەگەر ئەوە بکەیت؟ ئایا قبوڵت دەکەم ئەگەر واز لە فلانە شت بێنی یان واز لە فلانە ڕەفتار بهێنیت؟ یان قبوڵت دەکەم ئەگەر فلان و فلان فڵک فڵان بکەیت؟ تاکە مەرج ئەوەیە کە باوەڕت بە عیسای مەسیحی پەروەردگار هەبێت و ڕزگارت دەبێت.
تەنانەت لە باوەڕەکەتدا کاری گیانی پیرۆز دەدۆزیتەوە کەوامان لێ دەکات بە ئیمان وەڵامی بدەینەوە. پێویستە هەموو باوەڕداران قبوڵی بکەن وەک چۆن مەسیح ئێمە قبول کردووە، ئێمە یەکترین قبول بکەین. ئەمە بەو مانایە نییە کە ڕەفتارێکی نەشیاو لە یەکتر قبول بکەین کە لە ژیانیدا هەیە، یان ڕەفتارێکە لە خواستی خوددا نانیە. بڕیار نییە شتێک لەم شێوەیە قبول بکەین و هەر بۆیە چەمکەکان لێرەدا دوو ڕەهەندیە. چونکە ڕەهەندی دووەم تاکو یەکتر قبول بکەین وەک چۆن عیسا مەسیح قبوڵی کردوین، ئەوەیە کە ئامۆژگاری یەکترین بکەین. ئەوە دەخوێنینەوە کە وتوێتی لە ڕۆما 15 ئاەتی 14دا دەڵێت خوشک و براکانم، خۆم دڵنیام کە ئێوە پڕن لە چاکە، پڕن لە زانیاری، تواناتان هەیە و ئامۆژگاری یەکتری بکەن. وشەکە لێرەدا بە مانای ڕێنمایی و ئاراستەکردنە، هەروەها بە واتای ئاگادارکردنەوە و سەرزەنشکردن و هەندان دێت و بە واتای ئاگادارکردنەوەی هەندێک، ڕاستکردنەوەی هەندێک یان ئامۆژگاری هەندێکەکەن. وشە یۆنانیەکەی وشەیەکی زۆر بەهێز و گرنگە. ئەو پەیوەندیەی ئێمەی هەمانە پەیوەندیەکە کە تیایدا ئاراستەکردن و ڕێنمایی هەیە بۆ جیاکردنەوەی ڕاستی و ناڕاستی، بۆ جیاکردنەوەی ڕاستی و هەڵە. بەڵام بناغەکە لێرەدا قبولکردنە. قبولکردن بێمەرج بۆ ئەو کەسانەی کە لە بەردەمماندایە، بۆ ئەوەی مافی ئەوەمان هەبێت ئامۆژگاری یان ڕێنماییان بکەین. و پێویستە ئێمە ببینە نمونە یان پێشەنگ لەو قسانەی کە دەیڵم، و پێویستە ئامۆژگاریکەر بین، واتەیە ڕێنماییکەرێکی بنیادنەر بین لەسەر پەیامی خوددا. هەروەها خوددا بەرپرسیارە لە مامەڵەکردن لەگەڵ ئەو کەسانەی کە وەڵامی ئەو ئامۆژگاری و ڕێنماییانەی کە من پێشکەشی دەکەم نادەنەوە، لە هەڵس و کەوتە هەڵەکانیان بەردەوام دەبن. ئەمە چیرۆکێکی دیکەیە کە بەرپرسیارەتی ئێمە نییە. بەڵام با من ئەم چەمکە وەکو دوو دانە دیوی یەک دراو ببینم. ئەویش ئەوەیە کە ئێمە لە ناو جەستەی مەسیحدا یەکتر بنیاد بنین. بەڵام سەرنجی ئەو تواناداریە بدەدەین کە پێویستە بۆ ئەوەی بتوانین ئامۆژگاری یەکتر بکەین. هەمان ئەم وشانە لە ئاەتی 14دا دەخوێنینەوە، دەڵێت خوشک و براکانم، خۆم دڵنیام کە ئێوە پڕن لە چاکە، پڕن لە زانیاری. وەک ئەوەی لێرە جارێکی ترباسی ئەو بیرۆکەیە دەکەمەوە بۆتانە هێنمەوەدی کە ئەگەر تەختەیەک لە چاومدا هەبێت ناتوانم دەست درێژ بکەم بۆ ئەوەی کە تەڵاشێک لە چاوی ئەو کەسەی لە بەردەممدایە دەربێنم. بێگومان کەس کامڵ نییە، بەڵام ڕەهەندێکی دیاریکراو هەیە لە خواستی خوددادا کە دەبێت پێی بژیم. هەرچەندە ئێمە مرۆڤین و هەڵە دەکەین، بەڵام پۆلیس لێرەدا دەڵێت دەزانم کەسانێک لە نێوانتاندا هەن کە بەپێی ئەوەی عیسا مەسیح ڕامان دەسپێرت دەژین. ئەوان لە پرۆسەیەکی بەردەوامی گەشەکردن و پێگەیشتنان، هەر بۆیە دەتوانن ئەم گەشتی گەشەکردنە لە کەسانی دیکە لەگەڵ خۆتاندا هەڵبگرنەوە. بەڵام تێبینی ئەوەش دەکەین کە سیفەتێکی دیکە ڕوون دەکاتەوە کە توانەدارمان دەکات بۆ ئامۆژگاریکردنی یەکتری. دەڵێت پڕن لە زانیاری، تیا تواناییتان هەیە پس ئامۆژگاری یەکترین بکەن. لێرەدا دەڵێت ئێوە خواستی خوددا دەزانن، خۆتان بیرکردنەوەکانتان تەرخان ناکەن بۆ پابندبوونتان بە یاسا و ڕێسا و هەوڵ دەدەن بەسەر دەروبەرتاندا بیسەپێنن، بەڵام پڕن لە هەموو زانستێک، هەموو معریفەیەک دەزانن. ئێوە خواست و ئیرادەی خوا دەزانن، هەروەها قسەی خوددا بەکاردەهێنن بۆ ئەوەی یارمەتی دەروبەرەکانتان بدەن و پێ بگەن. نەریت و ئەزمونونەکانتان ناسەپێنن کە تەنیا هەوڵێکن بۆ پابندبوون بە یاساکانەوە و پێی دەڵێن کە ئەمە دەقە. لێرەدا لە بەردەم دوو چەمکی پێکەوە گرێ و دراوداین، دوو چەمک لە ئەو پەڕی نایابیدا، دوو چەمکە لەگەڵ ئەو بیرۆکەی دێنە دەرەوە کە لە سەرەتای بەشی 12 لە نامەی ڕۆمادا پێکەوە خوێنمانەوە. پرسیاری ئێمە بۆ تێفکرین و جێبەجێکردنی ئەم بەشە ئەوەیە کە چۆن هەردوو چەمکی قبوڵکردن و ئاگادارکردنەوە پێکەوە دەگونجێن، چۆن پەروەردەکە دەگونجێت لەگەڵ یەکترا. خێزانی بایۆلۆژی بنەمای خێزانی ڕۆحیە، خێزانی خوددا. هەروەها لەگەڵ منداڵەکانمان پێویستە ئەم دوو چەمکە پێکەوە ئەزمون بکەین، قبوڵکردن و خۆشەویستی بێمەرج. هەروەها ئەمەش ڕێگەمان بۆ خۆش دەکات کە ئامۆژگاری یەکترین بکەین و یەکتر ئاگادار بکەینەوە. پێویستمان بە هەردووکیان هەیە پێکەوە، بە بێمەرج خۆشمان بوێن و وەک ئەوەی خوددا ڕای سپاردوین. زەحمەتی زۆر دابنین لەوەی کە ئاگاداریان بکەینەوە، ڕێنماییان بکەین، هەمان تێگەیشتن بەسەر خێزانی خودداشدا جێبەجێ بکەن. بنەماکە دووبارە دەکەمەوە دەیهێنمەوە بیر تاکو پێی بژین. بۆ ئەوەی بەخواستی خوددا بژین دەبێت نەک هەر یەکترین قبوڵکەین، بەڵکو ئامۆژگاری یەکترینش بکەین.